سیاسەتی تعریب استراتیجیەتێکی سیاسی حکوومەتەکانی عێراق بوو کە بە شێوەیەکی سیستماتیک داڕێژرا بوو بۆ گۆڕینی دیمۆگرافیا و شوناسی ناوچەپیلان بۆ دانراوەکان، ئەویش بە دەرکردنی کوردەکان و نیشتەجێکردنی عەرەبی هاوردەکراو لە ناوچەکانی دیکەی عێراق جگە لە کوردان. تعریب و ڕاگواستن و چۆڵکردن بەرنامەیەک بووە کە سێ جۆر ناوچەی کردبووە مانج. یەکەم، ناوچە سنووریەکانی عێراق و تورکیا و سووریا. دووەم، ناوچە نەوتیەکانی پارێزگاکانی کەرکووک و هەولێر و نینەوە. سێەم، ئەو ناوچانەی کە ڕژێمەکانی عێراق ناوی لێنابوون ناوچە استراتیجیەکان، وەک قەزاکانی خانەقین و مەندەلی و شێخان و تەلکیف و تەلعفەر و شەنگال و زومار و سیمێڵ. پرۆسەی تعریبکردنی کوردستان دەگەڕێتەوە بۆ سەردەمی پاشایەتی، واتە لە ساڵی 1921 بۆ ساڵی 1958. ئەویش بە نیشتەجێکردنی عەرەبە گەڕۆکەکان لە گەرمیان و ناوچەکانی حەویجە و مەخموور و ڕەبیع و شەنگال و زومار. هەندێک لە سیاسەتداڕێژ لە سەردەمی پاشایەتی وەک یاسین هاشمی لە ساڵی 1882 بۆ ساڵی 1937 کۆنە سەرۆکوەزیرانی عێراق بوو. ئاسانکاری زۆریان پێشکەش بە خێڵە عەرەبەکانی دیوی ڕۆژئاوای زەی دیجلە کرد، تاوەکو بێن لەو دیوی ڕۆژهەڵاتی دیجلە لە ناوچەی حەویجە نیشتەجێ ببن، ئەویش بە لێدان و ڕاکێشانی کەناڵێکی ئاو، تاوەکو عەرەبەکان لە دەوروبەری کەناڵەکە بەرووبوومەکانیان بچێنن. بەگشتی و بە تایبەتی لە سەرووی زنجیرە شاخەکانی حەمرین، عەرەب لە مێژووی کۆن و نوێی عێراق لە بەری ڕۆژهەڵاتی دیجلە بە دەگمەنبوونی هەبووە، تاکو تەرانە بێت. دوای دامەزراندنی دەوڵەتی عێراق، دیاردەی نیشتەجێبوون یان باشتر بڵێن نیشتەجێکردنی عەرەبەکانی بەری ڕۆژئاوای دیجلە لە بەری ڕۆژهەڵات سەر هەڵدەدات. سەرەڕای ئەوە ئەم هەوڵانە وەک ئەوانەی دواتر زۆر سیستماتیک نەبوون، تاوەکو هاتنی ناسیۆنالیستە عەرەبەکان بۆ سەرحوکم لە ساڵی 1963. ئەو کات هاتنی عەرەب بۆ کوردستان زیاتر بە شێوەیەکی گەشەی سروشتی بووە، وەک لەوەی کە سیاسەتێکی تعریبی سیستماتیکی لە پشت بوو بێ. بۆیە لێرە تەنیا باز لەو سیاسەتانەی تعریب دەکەین کە لە نێوان ساڵی 1963 تا ساڵی 2003 ئەنجام دراون کە ئامانجی استراتیجی پاڵنەریان بووە. هەر لە سەرەتاشەوە دەبێتەوە بڵێن کە سیاسەتی تعریب لە 2007ەوە تا ئێستا زۆر بە چڕی دەستی پێکردوێتەوە، بەڵام لێرە کەمتر قسەی لەسەر کراوە چونکە پێویستی بە توێژینەوەی نوێ و هەمەلایەن هەبووە. بەگشتی ڕووبەری ئەو ناوچانەی کە کوردەکان لە عێراق بە کوردستانی دەزانن نزیکەی 76,000 کیلۆمەتر چوارگۆشەیە. لەوە نزیکەی 36,000 کیلۆمەتر چوارگۆشەی واتە لە 42% باشووری کوردستان بە شێوەیەک لە شێوەکان لە 100 ساڵی تەمەنی عێراقدا بەرسیاسەتەکانی تعریب کەوتووە. پێش قسەکردن لەسەر تعریب دەبێ باز لەو گرفتانە بکەین کە لە نێوان عەبدولکەریم قاسم سەرۆک کۆماری عێراق و کورددا هەبووە پێش هەڵگیرساندنی شۆڕشی ئەیلول، چونکە هەندێک کەس و لایەن پێیان وایە شۆڕشی ئەیلول ئاغا و دەرەبەگەکانی کوردستان هەڵیان گیرساندووە و هیچ کێشەیەکی جەوهەری لە نێوان قاسم و کورددا پێشتر نەبووە. کورد شەڕی بە قاسم فرۆشتۆ و شەڕی دەست پێ کردووە. ئەمەش بۆتە هۆکارێک لە پشتی تعریب. ئێمە لە سەرەتاوە هەوڵ دەدەین ئەو دیدە بنکۆڵ بکەین و ناڕاستی ئەو دیدە دەربخەین. لە سەردەمی قاسم دوو پرز لە سەرەتادا بوون بە مای گرشی و ئاڵۆزکردنی پەیوەندیەکان لە نێوان حکومەتی مەرکەزی لە عێراق و لە نێوان کوردەکاندا. یەکەم، پرسی دامەزراندنی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بۆ ناوچە کوردنشینەکان. دووەم، هەردوو مادەی یەکەم و دووەم لە دەستورە کاتیەکەی عێراق کە پێناسەی عێراق و پەیوەندیەکانی نێوان کورد و عەرەبیان لە عێراقدا لەخۆگرت بوو. لە نیسانی ساڵی 1959 واتە 2 ساڵ پێش هەڵگیرسانی شەڕ لە کوردستان، حکومەتی مەرکەزی بڕیاری دامەزراندنیدا بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە لە کوردستان. ڕۆژنامەی بەغداد کە ڕۆژنامەیەکی ناسیۆنالیستە عەرەبەکان بوو لە عێراق لە 2/8/1959 بانگە شێوەی دەکرد کە دامەزراندنی بەڕێوەبەرایەتێکی لەم شێوەیە و بەمناوە دەبێتە مای گەشە و بڵاوبوونەوەی هەستی جودایی خوازی لە نێوان کوردەکان لە باکوور. هەرزوو وا پێدەچوو کە حکومەت هەڵوێستی گۆڕابێ چونکە خۆی لەسەر پرسەکە دەدسیەوە، بۆیە کوردەکان ڕخنەی توندیان لە حکومەت گرت لەسەرەوەی کە وشەی کوردستانی لە ناوی بەڕێوەبەرایەتەکە لادا و وشەی کوردی لە جێگەی داناوە.
لە دوایەوەی کە کوردەکان قبوڵی ناوگۆڕینی بەڕێوەبەرایەتیەکەیان کرد بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بۆ خوێندنی کوردی، ئیدی کێشەی سنووری ئەو ناوچانەی کە بەڕێوەبەرایەتیەکە دەیگرتنەوە هاتە پێش. یەکێتی مامۆستایانی کوردستان پێداگریان لەسەرەوە دەکرد کە دەبێت بەڕێوەبەرایەتیەکە ئەرکی سەرپەرشتی خوێندن لە هەموو ئەو ناوچانە بگرێتە ئەستۆ کە زۆرینەی کووردە، ئەگینە ئەو دەستپێشخەریە کارێکی بێهودە و بێئامانجە. کێشەکە لێرەدا کۆتایی نەهات، چونکە کاتێک ئەو ناوچانەی کە بەڕێوەبەرایەتیەکە دەیگرتنەوە بەیان کرا، پرسەکە ئاراستەیەکی دیکەی وەرگرت. ئیدی پرسەکە لە چوارچێوەی مافێکی کەلتوری و پەروەردەیی و زمانەوانیەوە بوو بە کێشە لەسەر خاک و سنووری کوردستان، کوێن دەرکوردستانە و کوێن دەرکوردستان نییە. ئەمانە بوون بە جەوهەری مەسەلەکە. لە ڕاستیدا وەک هەمیشە من دووبارەی دەکەمەوە، کڕۆکی پرسی کورد لە عێراق پێک دێت. کوردەکان داوایان دەکرد کە دەسەڵاتەکانی بەڕێوەبەرایەتیەکە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و کەرکووک و قەزا و ناحیە کوردنشینەکانی پارێزگاینینەوە و دیالە بگرێتەوە. عێراقیەکان بەگشتی کەم تا زۆر دوێنێ و ئەمڕۆژ هەندێک مافی کوردیان قبول کردووە، بەڵام کاتێک پرس و گفتوگۆکان دێنە سەر مافەکان و داواکانی کورد لە پەیوەند بە پرسی خاک و سنوورەکانی کوردستان، ئیدی کەسیان ئامادەیی ئەوەیان تێدا نامێنێت کە قبوڵی مافەکانی کورد بکەن، تەنانەت ئەگەر لە چوارچێوەی عێراقیش بێت. هەرچۆنێک بێ کوردەکان زۆر داوای کاراکردنی بڕیارەکەی حکومەتیان کرد، بەڵام قاسم هیچ ڕێوشوێنێک و پێوەرێکی کردەیی نەگرتەبەر بۆ کردنەوە و خستنەگەڕی بەڕێوەبەرایەتیە پێشنیارکراوەکە. لە هاوینی ساڵی 1960 واتە ساڵێک پێش هەڵگیرسانی شەڕ، ڕۆژنامە و گۆڤارەکانی ناسیۆنالیستە عەرەبەکان هەڵمەتێکیان ڕاگەیاند کە تێیدا گومانیان دەخستە سەر ڕەچەڵەکی کوردەکان و بانگەشەیەوەیان دەکرد کە زۆربەی عەشیرەتە کوردەکان لە ئەسڵدا عەرەبن. لە هەمان ساڵدا لە کاتی بەڕێوەچوونی کۆنگرەی قوتابیانی جیهان لە ساڵی 1960 کە لە بەغدا کۆنگرەیە بەسترا، قوتابی عێراقیەکان ڕێگریان لە یەکێتی قوتابیانی کوردستان لقی ئەوروپا کرد لەوەی کە ببێت بە ئەندامێکی سربەخۆ لە یەکێتی قوتابیانی جیهان. ئەوان کوردەکانیان وەک کەمینەیەکی نەتەوەی تەماشا دەکرد و مافی ئەندامبوونیان لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی وەک قەوارەیەکی سربەخۆ پێڕەوا نەدەبینین. ئەو مقۆمقۆیانەی نێوکۆنفرانسەکە بوون بە سەرچاوەی دوو وتار لە خەبات. زمانحاڵی پارتی دیموکراتی کوردستان بڵاوکرانەوە کە تێیدا سیاسەتوانە کوردەکان هەوڵی ڕوونکردنەوەی هەڵوێستی خۆیان لە بەرامبەر قوتابی عەرەب و عێراقیەکان دەدا. هاوکات وتارەکان تەرخان کرابوون بە ئەو دوو مادەیەی کە لە دەستورە کاتێکەی عێراقدا ناویان هاتبوو. مادەی دوی دەستورەکەی قاسم عێراقی وەک بەشێک لە ئوممەی عەرەبی ناساندبوو. لە مادەی سێمیش عەرەب و کورد بە شەریک لە نیشتیمانە عێراقیەدا پێناسە کرابوو. وتاری یەکەمی خەبات کە بە عەرەبی نووسرابوو بە ناونیشانی الأمة الكردية والمادة الثانية من الدستور، واتە نەتەوەی کورد و مادەی دووەم لە دەستور. وتارەکە هەوڵێک بوو بۆ شیکردنەوە و هەڵوەشاندنەوەی مادە دەستوریەکە بە مەبەستی دەرخستنی مانا و پەیامە شاراوەکانی نووسرا بوو. خەبات دەڵێ لە مادەی دووی دەستور لەو کاتەوە کە دانراوە ئەوەندەی لایەنی سۆزی تێدا بەکار هاتووە، ئەوەندە گوێ بە وردبینی زانستی نەدراوە و ڕاستی و منتەقی تێدا ڕەچاو نەکراوە. وەگاشکرایە ئێستا عێراق زاراوەیەکە کە دوو چەمک لە خۆ دەگرێ و سێمیشیان قبول ناکە. یەکەمیان ناوێکی جوگرافی مێژوویە و شوێنێکی گەورە لەسەر نەخشەی ئێستاکەی عێراقدا گرتووە. دووەمیان دەربڕینێکی سیاسیە بۆ مانای دەوڵەتێک بەکار هاتووە کە لە دوای جەنگی یەکەمی جیهانی دروست بووە و لە بەشێک لە مێژوودا پێی دەگوترا عێراق و لە بەشێکیشیدا پێی دەگوترا کوردستانی باشوور یان شارەزور، هەندێک جاریش ویلایەتی مووسڵ. کەواتە کاتێک دەگوترێ عێراق بەشێکە لە نەتەوەی عەرەب لەلایەنی زانستی و منتەقیەوە ڕاست نییە، لەبەرەوە عێراق یا ئەوەتە ناوێکی سیاسیە بۆ ئەو دەوڵەتانەی کە ئێستا پێی دەڵێن کۆماری عێراق، یان ناوێکی جوگرافی و مێژوویە بۆ بەشێکی سەرزەویە وڵاتە. بە هەردوو ماناکەش نابێت ببێتە بەشێک لە نەتەوەی عەرەب، چونکە نەتەوە وەک ئاشکرایە و زانراوە لە زانستی سیاست کۆمەڵە خەڵکانێکی دیارن و لە مێژوودا لەسەر زەوی خۆیاندا دروست بوون. لە ڕاستیدا بەشێک لە زەوی مێژووی و جوگرافی عێراق دەکرێت بە بەشێک لە زەوی نەتەوەی عەرەبدا بنرێ. لە مێژوودا زاراوەی عێراق بۆ میلەتانێک بەکار نەهاتووە. میلەتی عێراق لە عەرەب و کورد و هەندێکەمە نەتەوە پێک هاتووە. ئەوانیش بەشێک نین لە نەتەوەی عەرەبی نەمر.
دەوڵەتی عێراق ئەوەیە کە لە دوو بەش پێکاتووە. یەکیان عێراق و ئەوەی پێشتر پێدەگوترا وڵاتی نێوان دووزێ، دووەمینیان بەشێکە لە کوردستان واتە وڵاتی کوردان کە لە کۆتایی جەنگی یەکەمی جیهانی لە دەوڵەتی عوسمانی داماڵرا و قەت نەبووە نە هەموو کوردستان و نە ئەو بەشەی کە کەوتۆتە ناو دەوڵەتی عێراق ڕۆژێ لە ڕۆژان بەشێک بوو بێت لە وڵاتی عەرەبان. لە وتارەکەدا خەبات پێشنیازێک پێشکەش دەکات بۆ دووبارە داڕشتنەوەی مادەکە و دەڵێت دەبێت عێراق بەم شێوەیە پێناسە بکرێتەوە. کۆماری عێراقی نەمر لە بەشێکی میلەتی کورد و وڵاتی کوردستان و بەشێک لە میلەتی عەرەب و وڵاتانی عەرەب پێک هاتووە. لەمەش زیاتر خەبات پێداگری لەسەر ئەوە دەکرد کە بوونی مادەی دووەم لە دەستور کە تێیدا دان بە مافەنەتەوەیەکانی کووردا نراوە مادەی سێیان بێمانە دەکات. ئەمە جەوهەری پرسی کووردە لە عێراق، ئەم مافەی کورد کە عێراقیەکان قبوڵیان نەکردو و قبوڵیشی ناکەن لە پێش شەڕ و نە لە دوای شەڕدا، نە بە شەڕ و نە بە ئاشتیش دانیان نەناوە بۆ مافە سەرەتایانەی کورد کە نەک هەر پرسی کورد پێک دێنێت بەڵکو بووە تا مای هەموو دەرکەوتنەکانی دیکە وەک دروستبوونی حیزبی کوردستانی ڕاپەڕین و لە هەمان کاتدا یاخی بوون، شەڕ و شۆڕش و پێکدادان، ڕیفراندۆم و سربەخۆی خوازی، دانەنان بە مافەڕەواکانی کورد، ڕاپەڕین و شەڕی لێکەوتۆتەوە. تعریب و ڕاگواستن هەمیشە بەشێک بوون لە سیاسەتی سەرکوت و بنبڕکردنی دەنگی ناڕەزایەتی کورد، بەشێک بوون لە هەوڵی سڕینەوەی کورد لە عێراق، سڕینەوەش وەک چارەسەری پرسی کورد هەمیشە تەماشاکراوە. بە هەر حاڵ تعریب سیاسەت و پرۆسەیەکی ورداڕێژراو بوو لە چەند قۆناغێکیشدا جێبەجێکرا. قۆناغی یەکەم لە ساڵی 1963 تا ساڵی 1968، قۆناغی دووەم لە ساڵی 1968 تا ساڵی 1975، قۆناغی سێم لە ساڵی 1975 دەست پێ دەکات تا ساڵی 1970، قۆناغی چوارەم لە ساڵی 1970 تاوەکو ساڵی 1991، قۆناغی پێنجەم لە ساڵی 1991 تا 2003. لە 2003 تا 2017 تعریبی سیستماتیک و بە ئاشکرا کەم دەبێتەوە، بەڵام بنەبڕ نابێ. لە ساڵی 2017 تاکو ئێستا بە ڕۆژی ڕووناک تعریب بەخەستی و بە تایبەت لە ناوچە دابڕاوەکان دەستی پێکردوتەوە. وەک ئاماژەی پێکرا ئەم توێژینەوەیە بەردەوامە، بەڵام تەرکیزی لەسەر دوا قۆناغی تعریب نییە. بە هەر شێوەیەک بێت هەموو قۆناغەکانی تعریب یەک لە دوای یەک جێبەجێکراون. لە قۆناغی یەکەم نزیکەی 70 گوند لە دەوروبەری شاری کەرکووک و قەزای دووبز و ناوچەی کەندێناوە تعریب کران. گابەرەکە یەکێک بووە لەو گوندانە. سیاسەتی تعریب لە قۆناغی دووەمدا زۆر پچڕ و بەنهێنیەوە ئەنجام دەدرا، چونکە دانوستان لە نێوان حکومەت و سەرکردایەتی بزوتنەوەی کووردا هەبووە. لە ساڵی 1970 بۆ ساڵی 1974 ئەم سیاسەتە لە ئارادا بووە، بەڵام لە دوای داڕمانی شۆڕشی ئەیلول لە ساڵی 1975 قۆناغی سێیام لە تعریبکردنی کوردستان بەچڕی دەستی پێکرد. لەم قۆناغەدا نزیکەی 660 گوند لە ناوچە جیاجاکانی کوردستاندا تعریب کران کە گوندی پەلکانە یەکێک بووە لەو گوندانە کە خەڵکەکەی ئاوارەکران بۆ گوندەکەی ئێمە کە بریتە لە گوندی گابەرە. ئێستا پەلکانە بووە بە سیمبولی تعریبی نوێ، هاوکاتی تعریب لە گوندەکانی دیکەی کوردستان. ژمارەیەکی زۆر گەڕەکیش لە ناو کەرکووک و دەوروبەری دروستکران بۆ حەوانەوەی و عەرەبانەی لەو سەردەما بە لێشاو دەهێنران بۆ شارەکە. ئەو گەڕەکانەی کە لە کەرکووک بۆ عەرەبە هاوردەکان دروستکران لەگەڵ ژمارەی ماڵەکان ئەمانن: لە کەرامە 600 خانوو، لە گەڕەکی موسەنە 500 خانوو، شوهەدای قادیسیەی سەدام 200 خانوو، ئەندەلوس 200 خانوو، عەرەفە 6000 خانوو، بۆ گەڕێکی عەرەفە تێیدا ئیزافەکرا. خانووەکانی عەمەل شەعبی 1000 خانوو، زوبات 500 خانوو، گەڕێکی بەعەز 600 خانوو، گەڕێکی واسط 200 خانوو، گەڕێکی سیکەک 450 خانوو، ئیشتیراکیە 100 خانوو، غەرناتە 200 خانوو، گەڕێکی حەجاج 1000 خانوو و هەروەها گەڕێکی عروبە 200 خانوو، گەڕێکی شورتە 100 خانوو، گەڕێکی موسەڵا 400 خانوو، وەحدە 200 خانوو، حڕیە 150 خانوو، دوورالئەمن 220 خانوو، دوورە زوباتە سەف 100 خانوو،
بە ئیزافەی ئەو پرۆسە و میکانیزمانی ئاماژەیان پێکرا لەسەرەوە، پارێزگای کەرکووک دووچاری سیاسەتێکی دیکەی وردی حساب بۆ کراوبەوە کە دەکرێت بە بڕین و پڕکردنەوە ناو ببرێت. بۆ نمونە لە ساڵی 1976دا دوو قەزای کوردنشین لە چەمچەماڵ و کەلار لە کەرکووک دابڕێنران و خرانە سەر پارێزگای سلێمانی. قەزای خورماتوو لە پارێزگای کەرکووک دابڕێنرا و بە پارێزگای سەلاحەدین لەکێنرا. بە هەمان شێوە قەزای کفری لە پارێزگای کەرکووک پسڕێنرا و خرایە سەر پارێزگای دیالە. وەک ڕووبەر دوای ئەم سەوداوسەرە لە 10,300 کیلۆمەتری چوارگۆشەوە واتە زیاتر لە 150 لە 20,355 کیلۆمەتر چوارگۆشەی ڕووبەری پارێزگاکە دابڕێنرا و دابشکرا بەسەر پارێزگاکانی دیکەی دەوروبەری پارێزگای کەرکووک. لە پاڵ ئەمانەدا لە هەمان ساڵدا نارحیەی سەرگەڕان کە ناوەکەیان گۆڕی بۆ قودس گوندەکانی سنوورەکەیان تعریب کردو لە پارێزگای هەولێریان دابڕی و خستیانە سەر پارێزگای کەرکووک. گابەرەکە یەکێک بوو لەو گوندانە کە لە ساڵی 1970دا قەزای عەرەبنشینی زاب لە پارێزگای نینەوە لابرا و بە پارێزگای کەرکووکەوە لەکێنرا. ئامانج لەم دەستکاریکردانە تعریبکردنی پارێزگا و شاری کەرکووک بوون، ئەویش بەکەمکردنەوەی چڕی کورد لە پارێزگاکە و زیادکردنی چڕی عەرەب. نیەتەکانی حکومەت بۆ بە یەکجار تعریبکردنی کەرکووک لەگەڵ بە یاسا قەدەغەکردنی کورد لە کۆچکردن بۆ کەرکووک بە فەرمی کرا. ئەمەش لە قسەکانی عەلی حەسەن مەجید ئەمین سڕی مەکتەبی شیمالی حیزبی بەعەز لە ساڵی 1970دا بوو کە بۆ چەند هاوڕێیەکی بەعسی کردوون کە بەم شێوەیە دەردەکەوێت. عەلی حەسەن مەجید دەڵێت من دەمەوێت باز لە دوو خاڵ بکەم. یەکەم تعریب و دووەم خاکە هاوبەشەکانی نێوان ناوچە عەرەبیەکان و ناوچەی حکمی زاتیە. ئەو خاڵەی کە ئێمە دەمانەوێت باسی بکەین بریتیە لە کەرکووک. من کە هاتم عەرەب و تورکمان بە هەردووکیانەوە لە 150 دانیشتوانی کەرکووکیان پێک نەدەهێنا. سەرەڕای هەموو ئەم شتانە من 6 ملیۆن دینارم سەرف کرد تا گەیشتینە ئەم حاڵەتە. بۆ ئاگاداریتان ئەو عەرەبانەی کە ئێمە هێنامانن بۆ کەرکووک ڕێژیان نەدەگەیان بە لە 160. هەر بۆیە ئێمە ڕێنمایی دیکەمان دەرکرد. من قەدەغەم کرد کە کوردەکان لە کەرکووکدا کار بکەن، تەنانەت لە گوندەکان و دەوروبەری گوندەکانیش. عەلی حەسەن مەجید لەو ڕۆژەوەی کە وەک ئەمین سڕ لە مەکتەبی شیمالی حیزبی بەعەز دەستنیشان کرا، گوایە بە سەددامی گوتووە یان شەڕواڵی کوردی لە پێ دەکەم یاخود وایان لێ دەکەم هەمویان عەگالی عەرەبی لەسەر بکەن. لە کاتێکدا بە هەزاران کورد لە کەرکووکدا دەرکران، لە هەمان کاتدا عەرەب بە هەزاران هاوردە دەکران. لە کاتێکدا کە هاتوچۆ و کۆچکردن و کارکردنی کوردان لە کەرکووک دەیان تەگەرە و کۆسپی لە پێش دروست دەکرا، لە هەمان کاتدا حکومەت نەک هەر ئاسانکاری بەڵکو پارەی بەبێ بەرامبەر و پارەی وەک قەرز و زەوی و خانوبەرە دەدا بۆ عەرەبانەی لە شارەکانی باشوور و ڕۆژئاوای عێراقەوە دەهاتن بۆ کەرکووک. بۆ جێکردنەوە و حەوانەوەی ئەم عەرەبانە حکومەتی عێراقی سەدان موجەمەعی سەکەنی لە پارێزگای کەرکووک و ناوچەکانی دیکەی کوردستاندا دروست کرد کە هەر یەکێکیان سەدان خانووی لەخۆ دەگرت. لە ناحیەی شوان جمهوریە، لە ناحیەی یاچی مەیسەلون 100 خانوو، ڕافیدین تا ئێستا نەزانراوە، لە حوتەین 500 خانوو، لە حەیفا 150 خانوو، لە یافا 100 خانوو، لە قودس 100 خانوو، لە تەموز 30 خانوو، لە دوو ئیزاعە تا ئێستا نەزانراوە، لە دوورالئەمن تا ئێستا نەزانراوە، لە موسەنە نەزانراوە و لە تەئمیمیش هەر نەزانراوە، لە قەزای دووبس یافای عەسکەری 300 خانوو، ئەلمەساوڵە 500 خانوو، لە دووس خورمات و مەحاویش 30 خانوو، لە عەسریە 500 خانوو، حوسێن ئاغا 400 خانوو، داقووق 500 خانوو، لە قەزاکانی داقووق و کڵێسا 25 خانوو، لە قەرەهەنجیر 400 خانوو، لەیلان 300 خانوو، گامێشەوان و تیرکاشان 60 خانوو، تەرجیل 50 خانوو، لە ناحیەی قەرەحەسەن و یاچی 100 خانوو، لە قەزای حەویجە و مجەمەعی ئیشتیراکیە 500 خانوو، لە قەزای کفری تەئمیم 300 خانوو، عەلی موراد 150 خانوو، نەجەف 150 خانوو، سەبیعە نیسان 100 خانوو، کارێزی خوارۆ 100 خانوو، فیشخاپور 650 خانوو، دێرابین 500 خانوو، لە قەزای زاخۆ و سەرشۆڕ
400 خانوو، کانی سپی 300 خانوو، فایدە 500 خانوو، باستیکەی سەری هەر 500 خانوو، باتێل 500 خانوو، ئاڤریزک 350 خانوو، خراپدێم 450 خانوو، کەلیک 400 خانوو، گڕشین 300 خانوو، باجیت کەنداڵە 200 خانوو، لە قەزای سمێڵ عین سوفنی 700 خانوو، ئەتروش 150 خانوو لە قەزای شێخان. دەوڵەتی عێراق بە شێوازێکی دیکە مامەڵەیان لەگەڵ ناوچەکانی سەرەوەی کوردستاندا کرد. مەبەستم ئەو ناوچانەیە کە دەکەونە سەرسنووری ئێران و تورکیا و سووریا. دانیشتوانی ناوچە سنووریەکان لەگەڵ ئەم سێ وڵاتە بە قوڵایی 20 کیلۆمەتر ڕاگوێزران و گوندەکانیان تەخت کران. لە ساڵی 1970دا 872 گوند بە شۆفڵ و بیلدۆزەر لە ماوەی چەند مانگێکدا تەخت کران. ئەوەی پرۆسەی ڕاگواستن و چۆڵکردنی گوندەکانی سەر سنووری لە دەرکردنی گوندە کوردیەکاندا لە بەشی خوارەوەی کوردستان جا دەکاتەوە ئەوەیە کە حکومەت ناوچە سنووریەکانی تعریب نەدەکرد واتە عەرەبیان نەنار بۆ گوندە چۆڵکراوەکان کەچی لە ناوچەکانی خوارەوە کوردیان لە هەر شوێنێک دەرکردبە عەرەبیان دەهێنایە جێگەی. بە تێکرا حکومەت 600,000 کوردی نیشتەجێی ئەو ناوچانە ڕاگواست بۆ 59 ئۆردوگای بنیادنراو لەسەر جادە سەرەکیەکان و لە نزیک شار و شارۆچکەکان بە پاساوی شەڕی عێراق و ئێران لە ساڵی 1970 بۆ ساڵی 1988. حکومەت ژمارەیەکی دیکەی گوند و شارۆچکەیان ڕووخاند و خەڵکەکەیشیان ڕاگواست. بە کورتی لە ساڵی 1963 تاوەکو ساڵی 1970 حکومەتەکانی عێراق زیاتر لە 928 گوند و 5 مەرکەزی ناحیە و 2 مەرکەزی قەزا و 3 ئوردوگایان لە کوردستان وێران و خاپوور کرد. هەندێکیان تعریب کرد و بەشێکیشیان کاول کرد و خەڵکەکەشیان ڕاگواست. لە هەنگاوی یەکەمی ئەنفال لە 21 نیسانی ساڵی 1970 تا 20 حوزەیرانی 1970 هێزە ئەمنی و سەربازیەکانی حکومەتی عێراق 703 گوند و شارۆچکەیان لەو ناوچانەی کە لە ژێردەسەڵاتی خۆیاندا بوون وێران کرد. سەرەڕای ئەوەی کە خەڵکانی ئەم گوندانە ئەنفال نەکران، بەڵام هەرزوو بەشێک لە گوندەکانیان تعریب کرد، بە تایبەت ئەو ناوچانەی کە هاوتخۆ بوون لەگەڵ ئەو ناوچانەی کە پێشووتر تعریب کرابوون، وەکو ناوچەکانی گەرمیان و قەڕاج و کەندێناوە و شەمامک و شێخان و زومار. هەنگاوی دووەمی ئەنفال کە لە 8 قۆناغ پێک هاتبوو کە بریتی بوون لە ئەنجامدانیان لە 22 شوباتی 1970 دەستی پێکرد و لە 6 ئەیلولی هەمان ساڵدا کۆتایی پێهات. بەسەرێکەوە لە هەردوو هەنگاوی ئەنفال نزیکەی ملیۆنێکونی و هاوڵاتی کورد لە زێدی باوباپیرانیان دەرپەڕێنران. لە هەمان کاتدا گوێزرانەوە بۆ موجەمەعە سەکەنیەکان دایان هەزاریشیان شوێن بزرکران. حکومەتی عێراقی لە ماوەیەدا بە شێوەیەکی بەربڵاو چەکی کیمیاوی بەکارهێنا. ڕێکخراوی Human Rights Watch دەڵێت لە نیسانی 1970دا تا ئەیلولی 1970 بەلایەنی کەم هێزە سەربازیەکانی عێراق لە 40 شوێنی جیاجیا چەکی کیمیاویان بەکارهێناوە. لێرەدا هەوڵ دەدەین نەخش و جوگرافیای شوێن بزرکردن و لە ناوبردنی ئەو خەڵکە مەدەنیانە بخەینە ڕوو کە بەرهەڵمەتی ئەنفال کەوتن. بۆ ئەم مەبەستەش ئەو ناوچانەی کە ئەنفالەکانیان تێدا ئەنجامدرا بەسەر 4 حەوزدا دابەشیان دەکەین: حەوزی دوهۆک، حەوزی هەولێر، حەوزی سلێمانی و حەوزی کەرکووک. بەپێی داتاکان کە توانیومانە پشتڕاستی بکەینەوە لە ئەنفالەکاندا 68,230 کەس ئەنفال کراون. لە کۆی 68,230 لەو کەسانەی کە لە هەموو قۆناغەکانی ئەنفال دوای گرتنیان بێسەر و شوێن کراون، ئەوە 51,236 کەسیان لە حەوزی کەرکووک بوون، واتە لە 75 هەموو ئەوانەی لە کوردستاندا ئەنفال کراون لە هەردوو قۆناغەکەی حەوزی کەرکووکن و لە قۆناغی سێم و چوارەمن. نابێ ئەوەش پشتگوێ بخرێت لە کاتی تێپەڕبوونی کاروانێک لەو خەڵکانەی کە لە حەوزی کەرکووک دەست بەسەر کرابوون بەناو شاری چەمچەماڵدا تێدەپەڕین، ئەوە خەڵکی شارەکە ڕێگریان لە کاروانەکە کردووە و توانیوانە خەڵکێکی ئێزگار زۆریان لە ڕزگار بکەن. ئەمە نەبوایە
ژمارەی ئەو کەسانەی کە لە حەوزی کەرکووک ئەنفال کران زۆر لەوە زیاتر دەبوو کە ئێستا هەیە. بێجگە لەمە ژمارەی ئەو کەسانەی کە لە قۆناغی دومی ئەنفالدا شوێن بزر کراون بریتین لە 8,835 کەس کە دەکاتە نزیکەی لە 13. ژمارەی ئەو کەسانەی لە ئەنفالەکاندا بێسەر و شوێن کراون ئەوەی جێگەی سەرنجە زۆربەی هەرە زۆری ئەو 8,835 کەسە لەو کەسانن کە لە قۆناغی دووەم لە ناوچەی قەرەداغ بەرەو خوار ڕویان لە گەرمیان کرد. ئەو کەسانەی کە لە هەمان ناوچە لە کاتی هەڵمەت و هێرشەکان بەرەو عەربەت و سلێمانی واتە حەوزی سلێمانی بەڕێکەوتن بەگشتی بە سەلامەتی ڕزگاریان بوو. لەبەرەوە خەڵکە مەدەنیانەی قۆناغی دووەم دوای هاتنیان بۆ ناوچەی گەرمیان واتە حەوزی کەرکووک ئەنفال کراون. بۆیە دەکرێت ژمارەی ئەمانە لەسەر حەوزی کەرکووک نەک سلێمانی هەژمار بکرێن چونکە وەک ئاماژەمان پێدا لەوێدا دەست بەسەر کراون. ئەگەری زۆرە ڕژێم لە کاتی گرتنیان نەیزانی بێ ئەوانە لەکوێوە هاتوون. بۆیە چارەنووسیان وەک چارەنووسی خەڵکە مەدەنیەکەی حەوزی کەرکووک بێسەر و شوێن کرد. بەمەش ژمارەی ئەوانەی لە حەوزی کەرکووکدا ئەنفال کراون دەبێتە 6,071 لە کۆی 68,230 ئەنفال کراو. ئەمەش ئەوە دەگەێنێت کە لە 188 هەموو ئەو کەسانە لە تەواوی کوردستان ئەنفال کراون لە حەوزی کەرکووک بوون. هۆکاری سەرەکی لە پشت پرۆسەی تعریب و هەڵمەتەکانی ئەنفال هەوڵێک بوو بۆ تواننەوەی کورد لە پرۆسەی دروستکردنی دەوڵەت نەتەوە کە لە ڕاستیدا لە کەیسی عێراق هەوڵەکان بۆ دروستکردنی دەوڵەت نەتەوە بەمانە مەدەنیە سیکۆلارەکەی نەبوون بەڵکو دەوڵەت نەتەوە بەمانەی ئینتنیە عەرەبەکەی بوون بە واتایەکی دیکە تواننەوەی کورد لە قازانی عەرەبیدا لەگەڵ لە ناوبردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کورد کە بەڕێگر لە پێش پرۆسەی تواننەوەکە و دامەزراندنی دەوڵەت نەتەوەکەدا دەبیندرا دواتریش قڕکردنی یاخود کەپکردنی کورد بە تایبەت بە وێرانکردنی گوندەکانی کوردستان ڕژێم دەویست ژێرخانی یابووری کوردستان کە دێهاتەکان بوون تەفروت و نابکات بەمەش وا لە کوردەکان بکات کە زیاتر پشت بە ناوچەکانی دیکەی عێراق ببەسن و هەوڵەکانی تواننەوەی کورد لە قازانی عێراقدا سەرکەوتووتر بێ. بە وردبوونەوە لە نەخش و جوگرافیای هەڵمەتەکانی ئەنفال هەندێک ئامانج و نیازی استراتیجی دیکەی ڕژەمی عێراق دەردەکەون کە مەبەستی سەرەکی حکومەتی عێراق لە ئەنفالەکان و دروستکردنی کەمەربەندێکی بێکورد لە چواردەوری شاری کەرکووک ئەمەش وەک بەشێک لە هەوڵەکانی حکومەت بوو بۆ قرتاندنی ناوچە دەوڵەمەند بە نەوتەکانی پارێزگای کەرکووک و دەوروبەری.